لە فێستیڤاڵی گۆڵەوە سلااوان لێبێ تا دێ دیاریەکانی مۆندیالی 2026 گەرم و گفتر دەبێت و هاتنی بینەران و ئامادەبوانیش بۆ فێستیڤاڵی گۆڵ بە جۆش و خرۆشتر دەبێ. لێرە ژمارەیەکی زۆر لە خێزان و هاوڕێیان و کەسە نزیکەکان لێرە بە کۆمەڵ سەیری یاریەکانی مۆندیالی 2026 دەکەن و ئەم کەشەی کە دەستگای میدیایی کورتات بۆی ڕێکخستون زۆر بەدڵیانە بە جۆش و خرۆشەوە بینەری یاریەکانن. ئێمەش کەمێک لەو هاوڵاتی و بەشداربوانە دەدوێنین کە لێرە ئامادەیان هەیە و بینەری یاریەکانن. بەخێر هاتن بۆ فێستیڤاڵی گۆڵ. چۆن بڕیارتانە سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەن لە کارگەی کولتور؟ زۆر سپاس. ڕاستی کەشێکی زۆر تایبەتی هەیە بە تایبەتی بۆ خێزان بۆ ئایلەی لە کاتی یاریەکانی مۆندیالابی بۆێرە زۆر باشە، ینی زۆر خۆشە. سپاسی دەستگای میدیایی کورسات دەکەین. ڕاستان چۆن بڕیارتان نابێن بۆ ئێ؟ بە عیلەی بڕیارمان نابین و بە خۆشی ئەو سەرەکەم و خێزانەکەمان بەیەکەوە هاتین. هەندێری چ هەڵبژاردەیەکی؟ پرتوگال. ئەی بەڕێز هەر پرتوگال. چۆن بڕیارێتدا سەردانی فێستیڤاڵی گۆڵ؟ زۆر سپاس دەکەم لەگەڵ خانەوادەکەمە هاتووم و کەشێکی تەواو خێزانی هەیە. وەکو دیارە کورسات هەمیشە پێشەنگە، ئەمەشی کە کردوێتی بەڕاستی جێگای دەستخۆشیە. چێژێکی زۆری لێ ئەبێرین بۆیە پێژیارەکەم بۆ هەموو کەسێ بێ سەردانی بکە بەڕاستی. وتت لەگەڵ خێزانەکەم هاتوون زۆر بەخێر بێن. ئێرە تا چەند شوێنێکی گونجاوە بۆ خێزانەکان ئێستا کە خۆت لەگەڵ خوشک و براکانت لێرە هەمووتان بە خێزانی لێرە بوون، ئەم شوێنە تا چەند ئارام بەخشە بۆ ئێوە بۆ سیرکردنی یاریەکانی مۆندیال؟ بەڕاستی هەڵبژاردننی شوێنێ بۆ سێرکردنی یاری تا ڕادەیەک ئاسان نییە. بەڵام ئێرە کەشێکی تاو خێزانی هەیە بۆیە ئەتوانی هەست بە ئاسوودەیی بکەیت. منۆکو خۆم ئێستا لەگەڵ براکانما هاتووم، هەستێکی زۆر خۆشم هەیە و زۆر ئاسوودەم لێرە. خۆشین کە بەدڵتانە. هەندێری چ هەڵبژاردەیەکی؟ پێکمان ئەرجەنتین. ئەوەی کە جێگەی خۆشحاڵێ لێرە جگەل لە کورد هەندێری بیانیش ئەبینی. بەڕێستان خەڵکی کوێن؟ ئێمە خەڵکی سەلاحەدینن. باشە چۆن بڕیاری یابێ بۆ فێستیڤاڵی گۆڵ؟ والله هین ئەو فستیڤاڵم بینیوە لەسەر فەیسبوک لە کەناڵەکەتان کەناڵی کورساتە، بۆیە هاتم من و براکانم و هاوڕێکانم هاتم. جەو بەڕاستی جەوێکی خۆشە، سەریاری پورتگالەکەین، جەوێکی زۆر خۆشە، خەڵکی زۆری تایە، هەموو شتێکی تایە، جلی تایە، خواردنی تایە، هەموو شتێکی تایە، شوێنێکی زۆر خۆش و تایبەتە. شوێنەکە تا چۆن بە دڵی خۆت و هاوڕێکان تا خۆت ئێستا هەستی خۆتە باس کرد، هاوڕێکانە بۆ چوونیان چیە دەرباری ئەم شوێنی کە دەستگای میدیایی کورسات ڕێکی خستووە؟ وڵای یەکەم جار من زانیمەوە شوێنە، دوایەوە من تەلەفۆنم کردەوە بە گوتم شوێنێکی زۆر خۆشە وەرنەوە، ئەمانەش لە ئیشین وازیان لە ئیشی هێنا و بۆیە هاتن یەکسەر وێرە. چۆن بڕیارتانە سەردانی کارگەی کولتور و فێستیڤاڵی گۆڵ بکەن؟ زۆر سپاسانەکەین وڵا لە کورسات ئەمان بینی بەرنامەکە و حەزمە کرد بێم، بەڵامی تێمڕۆ لەگەڵم خوشکەسایان بڕیارمان نابین، بەڵام کەشتێکی خۆشە، یعنی هەستەکەی لە ناو یاریگاکەیایی هەمووی هاوشار و هاوسمانی خۆتە چێوێکی خۆشە. شاکا بەدڵتانە. بەڕێستان هەندێری چ هەڵبژاردەیەکەن؟ وڵای خۆی حەزم لە ئەڵمانیایە، بەس ئەمڕۆ کە لەگەڵم خوشکەسایان ماتوم ئەم خۆی پورتوگالە، بۆیە ئەمڕۆ لەگەڵ ئەمە بم. هاتن ئێرە تا چەندێک گونجاوە بۆ خێزانەکان کاتێک لێرە سەیری یاریەکە دەکەی، تا چەندێک هەز بە ئارامی کەشەکە دەکەی کە کەشێکی خێزانی و هاوڕێیانەیە؟ هیچ مشکلەیەکم نییە، زۆر خۆشحاڵم چونکی هەمووی تەرکیزی لەسەر یاریەکەیە و ئەمن و ئەمانە و مەسەلەن خواردن و خواردنەوەکان هەمووی هەیە و ئەلحەمدولیلا جەوەکەی فێر هیچتان تاقی کردەوە؟ وڵایی بەتەمای دۆسێکی تر لە شوێنی ترەوە هاتیم، بەڵام چێوێکی خۆشە، مەسەلەن هیچ نیگەرانیەکمان نییە. خۆشین کە بەدڵتانە. هەندێری چ هەڵبژاردەی؟ پۆرتوگال. خۆشایان هەڵبژاردەکەت بیباتەوە؟ ئەرۆڵا. چەند هەست بە دڵخۆشیەکەی کە لەگەڵ کورتە سەردانی فێستیڤاڵی گۆڵەکەی؟ وای زۆر پێی دڵخۆشم، شازی جەوە بەتەمای بێنەوە. کەشێکی جیاوازی ئێرە، کەشێکی وەرزشی هەیە بۆ برێراناوی لەگەڵ کەکەما بین بۆ ئێرە. بەڕێستان چۆن بڕیارتان ناکە لەگەڵ هاوڕێکە تا بێن بۆ ئێرە؟ وڵایی پێشتر بینی بوومان، ئیتر حەزمان لێ بوو وتمان با بۆم یاریە بین، ئینشەڵا بە یاریەکانی تریش بڕیارمان ناوە بین. بەخێر هاتن. هەندێری چ هەڵبژاردەیەک؟ هەڵبژاردەی پورتوگال. من ئەڵمانیا. ئێرە تا چەند گونجاوە
کە سەیری یاریەکانەکەی دەوترێت کە سیرکردن لەگەڵ هاوڕێکەت کاتێ سەیری یاریەکەی هەستێکی جیاوازتری هەیە ئەو هەستە چۆنە لە لای بەڕێستان سیرکردنی یاری بە تەنها خۆسە لە ماڵەوە یاخود لە جەوێکی لەم شێوەیە وڵا کەشی یاری حتما لە دەرەوە کەشێکی جیاوازتر و خۆشتری هەیە وەک لە ماڵە سیرێکی لە دەرەوە خۆشترە وڵایی هەردوو جەوەکە خۆشە بەس ئەمان خۆشترە چکها تەرکیز ناڕە بۆ شتی تر و دەتەوێت لەگەڵ هاوڕێکە تا یادگاریەکی خۆش تۆمار بکەیت ئارە وڵا خۆشە. چۆن بڕیارەیە سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەیت لەگەڵ کێ هاتووی بۆ بینینی یاریەکانی مۆندیال منۆکو یاریزانەیەک لەگەڵ خوشکەکەم و براکەمە سەردانی فستیڤاڵی گۆڵمان کردووە بەڕاستی کەشێکی زۆر ناوازەی هەیە وەکو ئەوەیە کە لەناو یاریگای ئامادەبیت چۆن بڕیارەدا لەم کەشە تایبەتە سەیری یاریەکانی مۆندیال بکەیت وڵی منۆکو خۆم یەکەم جارمە ئێمە دەرەوە بۆ شتێر یاریەکان بەڕاستی کەشێکی زۆر خۆش و خێزانیە دەستخۆشی لە کەناڵی کورساتەکەم هەمیشە پێشەنگبوون لە کاری جوان جێگایەکی زۆر جوانتانداناوە بۆ هەوادارانی تۆپی پێ چه هەستێکت هەیە کاتێ لێرە لەگەڵ هاوڕەکان تا بە کۆمەڵ سەیری یاریەکانەکەی بەڕاستی هەستێکی تایبەتە ئەم شتامان لە ناو کوردستانە کەم بووە هیوادارم هەمیشە بەردەوام بێت و کەناڵەکانی کە چاو لە ئێوە بکەن چۆن بڕیارتاننا سەردانی فێستیڤاڵی گۆڵ بکەن و لەگەڵ کێ هات وەڵاهی من لەبەر خاتری کوڕەکەم هاتووم ئەوەی ڕاستی بێ شتێکی زۆر جوانتان کردووە من خۆم زۆر سەی یاریش ناکەم بەڵام ڕیکلام شتەکانم بینی لە تەلەڤیزیۆن و ماڵپەرەکانە ئەیتر ئەمی ژۆی ڕاستی بێ بینی حەزی لێی بوو هاتم لەبەر ئەم هاتم زۆر بەخێر هاتن سڵاو لەبێ چۆنی ئێرە تا چەند گونجاوە بۆ سیرکردنی یاریەکان هاندەری چه هەڵبژاردەیەکی ڕۆناڵدۆ gelek spas bûye bû vê çavpêkenê rastî kursat hemî dema yanî cihê destê wê yê diyar bûye ku cihekê wisa bû vî cumhurî amade kirî rastî cihê destxweşî ye ev rojî ez gel her du kuretxwe ku wê keşwa davan gelek cumhurê sersextê Portugal e ez ji ber wî hatîme بەخێر هاتن هاندەری چه هەڵبژاردەیەکن باوکو و کوڕەکان دانەر و داوان هەردوو جمهورێ پرتوگالن ez xۆ cumhurê ئیتالیا me lê ev çend sala bejdar nebûye mixabin lê niha da ez cumhurê Arjentînim rastî hezkem Arjentîn vê carê jî mundiyalê bibe